کوردستان تەواوی ئەو جیهازانەی کە لە ناوەندەکانی تۆمارکردنی بایۆمەتری هەن هەمویان تێست دەکرێن بۆ مەبەستەی کە دڵنیا بن لەوەی کە هیچ گرفتێکیان نییە بۆ ڕۆژی دەنگدان کە بڕیارە لە مانگیدا دەنگدانەکە بەڕێوە بچێت لە تەواوی بنکەکان لە سلێمانی ئەوەی کە من قسەم لەگەڵ کۆمسیۆنا کردووە جیهازەکانیان تێست کردووە کە ئەویش ئەم جیهازە ئەلکترۆنیانەیە بۆ ڕۆژی دەنگدان هەر کەسێک کە ینی کارتەکەی پێەیە ئەو کارتە ئەلکترۆنی کە وەریگرتوێتەوە لە ڕێگەی ئەم جیازەوە دەتوانێت ینی کە ئەمڕۆ تێست دەکرێت دەنگ بدات لێرەوە ناوەکەی تۆمار دەکرێت لەم جیازەوە پاشان لێرەوە ئەمە سندوقەکەیەکە ئەتوانێت دەنگی خۆی بدات و ئەمڕۆ لەم ناوەندەش کە منی لێم یانی ئەم جیازە تێست کرا وە خۆیان دەڵێن هیچ گرفتێکی نەبووە و لە ناوەندەکانی تریژ ئەگەر هەر جیهازە گرفتێکی هەبێت ئەوە چارەسەری دەکەن بۆی بە تەواوی ئامادە بن بۆ پرۆسەی دەنگدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە مانگی دەی ئەمساڵ ئەنجام بدرێت و تەواوی ئامادەکاریەکان لە کۆمسیۆن کراوە و ئێستا تەنها ئەوە ماوەتەوە ئەو کارتانەی کە تەواو بوون هاوڵاتیان بچن بۆ ناوەندەکانی تۆمارکردنی بایۆمەتری بۆی وەری بگرنەوە بۆی بتوانن لە ڕێگەی کارتە ئەلکترۆنەکانەوە بەشداری هەڵبژاردن بکەن. بەڵام ئەوەی لەسەر کۆمسیۆن بوون لە تەواوی ئەو ناوەندانەی کە هەیە کە ڕۆژی دەنگدان دەتوانن دەنگیان تێدا بدرێ لە ڕێگەی ئەم جیهازانەوە کە تەواوی داتاکانی ناو کارتەکەی تێدا داغڵ دەکرێت و پاشان لە ڕێگەی ینی ئەم فۆرمانەوە دەتوانێت لە ڕێگەی سندۆقە دەنگدانەکەەوە دەنگدەر دەنگی خۆی بدات بۆ هەر کاندید و لایەنێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە دەیەوێت هەر بۆیە ئەمڕۆ ینی لەو ناوەندانەی کە لە سلێمانی من قسەم لەگەڵ کۆمسیۆنا کرد باسییانەوە کرد کە بە تەواوی ئامادەکاریان کردووە و جیهازەکانیان تەواو تێست کردووە بە تەواوی کۆمسیۆن ئێستا ئامادەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و باسیشەوە دەکەن ئەم هەڵبژاردنە بە چاودێری نەتەوەی گرتوەکان و چەندین لایەنی ناوخۆیی و بیانی دەبێت و لە ڕێگەی ئەم جیازە ئەلکترۆنیانەوە بتوانرێت یاخود بۆەوەی بتوانن پرۆسەیەکی باش و بەبێ کەم و کورتی بەڕێوە بن و هاوکاتیش لە ڕێگەی ئەم سیستەمە ئەلکترۆنیەوە ڕێگری بکرێت لەوەی کە ساختەکاری لە پرۆسەی دەنگدانە بکرێت. بەڵێ کارزان سپاس بۆ زانیاریەکان.